بەپێی مواسەفاتی وەزارەتی سامانە سروشتیەکان نابی لە 28 کیلۆ بەپڕی کەمتر بیتن. بەڵام لە ماوەی ڕابردوودا وا بەدیکراکە جۆرە پیا بۆ لە ناو بازار جۆرە بازرگانیکردنێک بە بتڵی غازی کێشی کەمتر پیا بۆ 2 کیلۆ 3 کیلۆ کیلۆیەک کەمتر لە ئەو کێشەی با بڵێم کە بۆی دانراوە. بۆیە لیژنەیەک پێکێنرا لە ژێر سەرپەرشتی ئێمە وەکو قایمقامێت نوێنەری پۆلیس شارەوانی و چاودێری بازرگانی و کارگەی غازی هەولێر تێدا بۆ بەدواداچوونی ئەم بابەتە ئەوە بوو کارەکانیان دەست پێکرد پێشی سێ-چوار ڕۆژ دوای ئەوەی چەندین شوێن لە ناو کۆڵانەکان و شوێنەکانی باولێن تایبەتن با غاز پشکنینیان کرد و چاودێریان کرد ئەو بوو زیاتر لە 4 لۆری ئێستا غاز بەو جۆرە غازە دەستی بەسەرداگیراوە کە هیچ مواسەفاتێکی تێدانێ کێشەکەی کەمترە. ئێستا لێکۆڵینەوە بەردەوامە لەگەڵوانە تاکو بە سزا بدرێن و ڕێگری بکرێت لەو دیاردەیە بۆیە بڕیارمان داوە چاودێریەکان باڵێن چڕتر بکرێنەوە بوار بە هیچ کەسێک یاخود بە هیچ کارگەیەک نەدرێتن بەو کارە نەشیاوە هەڵسێ. سەرچاوی ئەو غازەش دوو جێگایە یاخود یان ئەو کارگانەیە کارگە ئەهلیانەی لە ناو شاری هەولێر کە ژمارەیان 8 و بە هەموو سنووری پارێزگای هەولێر 25 کارگەیە لەگەر کارگەیەکی حکومی کە ئەو سەرپەرشتی کارگەکان دەکات. نرخی ڕسمی خۆی 7000 دینانە بەڵام لە ماوەی ڕابردوو نرخەکە تۆزێک بەرزی و نزمی بەخۆی وەبینی